گەردەتەوێ مێلۆدی ڕۆحت بە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی بلەرێنیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە بچمە سەرنایە ڕەشکێنێ باران بەربایە بۆ کەرانێ ئەی وەی باران بەربایە بۆ کەرانێ یاری منی هایار ناجی شعر گڵشەنی شعر ئەوێنی من سەدان ڕازی نەوترا و دەیا شعری وردیلەیە ئەوێنی من سەدان ڕازی نەوترا و دەیا شعری وردیلەیە بەس داخەکە ئێستا زەمەنی خوێڕیلەیە لەزەت لەهۆ وەرەگری بەجێم بێڵی و خەمبارم کەی ئافەرین خۆشەویستی درۆینە ئەوەی ئەمڕۆ دێتووە چێ حاشا کەی عەشق وەبینە ئەوەی ئەمڕۆ دێتووە چێ حاشا کەی عەشق وەبینە دۆستانی من لە هەر شوێنێک بینەر و بیسەری ئێمن سڵاوێکی پڕ لە جوانی و خۆشەویستیتان ئاڵاساکەین خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ئەم وەرزە کە کۆتا بەرنامە ئەبێ شەڵا بۆ وەرزی داهاتووەگەینەوە خزمەتی ئێوە خۆشحاڵم کە لەگەڵ میوانێکی زۆر ئازیز لە کارکۆکی خۆشەویستە و لەگەڵ هاوکارم چەمکارێ خۆشەویست لەگەڵ ئێوە شادەبینەوە سڵاوت لەبێ و سڵاو ئارەزوخانی بەڕێز ئێوارەی تۆ ئێوارەی بینەران و بیسەرانیشمان باش ئەوینداران و عاشقانی خۆشەویست سڵاو و عاشق و ڕێز لە ئێوەی قەدرگران لە هەر شوێنێکەوە بینەر و بیسەرمانن خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە دوانزەهەمین ئەڵقەی گوڵشەنی شعر و لە کۆتا بەرنامەی وەرزی یەکەمی گوڵشەنی شعر پێتان شادەبینەوە خۆشحاڵم کە ئەم بەرنامەیە لەگەڵ میوانێکی قەدرگران مامۆستا ڕەشید ئەحمەد سابیر ئەم مامۆستا بەڕێزەم ناسراوە بە مامۆستا ڕەشید کەرکووکی ئەم شاعرە خۆشەویستەمان لە ساڵی 1963 لە گەڕێکی شۆڕیجەی کەرکووک چاوی بەدنیاڵ هێناوە خوێندنی تا ئامادەیی هەل لەو شارە بریندارە پڕازارە تەواو کردو ئەم شاعرە خۆشەویستە قۆناغی ناوەندی هەل لە تەمەنی 14 ساڵیەوە شەیدا و شێتی شعر و دنیا جوانەکەیە دەبووە سەرسامی شعرە جوانەکانی مامهێمنی شاعیر و گۆرانی پاییز و زۆری تر بووە یەکەمین شعری لە 1970 بە ناوی دیمەن نووسیوە مامۆستا ڕەشید جگە لە دنیای شعر و جوانی تێکەڵ بە دنیای شانۆ و چیرۆک و ڕۆمان و بابەتە مێژویەکانیش بووە بە نمونە لە ساڵی 1964 دوو شانۆگەری لە ناو پێشمەرگە نووسی و خۆشی وەک ئەکتەر لە نمایشکردنی بەشدار بووە بە ناوی شانۆگەری چەوساوەکان و شار و شاخ لە ساڵی 2000ەوە لە چەندین ڕۆژنامە گۆڤەردا بابەتی بەردەوامی ڕۆشنبیری هەبووە یەکەم کتێبی بە ناو نیشانی مانگە شەو یادگاری چاپ و بڵاوکراوەتەوە ئێستا کتێبی هونەری جەنگ کە وەرگێڕانە لە ژێر چاپدایە و ڕۆمانی ئاگرەکەی شۆڕیجەش لە ژێر چاپدایە مامۆستا گیان بەدڵەوە بە خێرهاتنت لێ دەکەین زۆر سپاس بۆ ڕادیۆ جوانەکەتان زۆر سپاس بۆ پێشوازیتان زۆر سپاس بۆ هەموو ئەو ستافە جوانە کارمەندانی پشکامیرە
من خۆشحاڵ بووم کە بتوانم بێمە خزمەتی ئێوە لە ڕێگای ئەم کەناڵە جوانەوە بابەتەکانی خۆم پێشکەش بە جۆگرە خۆشەویستەکان بکەم هیوادارم کە ببمە مایەی ئەوەی کەوا ڕەزامەندی ئێوە بەدەست بێنم. زۆر سپاس دووبارە بۆ ئێمەش خۆشحاڵین بەڕێزن زۆر سپاس بۆ میوانداریتان ڕێستان خۆش با سەرەتا تێکەڵ بە دنیا جوانەکەی شاری بەڕێزت بن مامۆستاگیان بەسەر چاو خۆش بێت. من ئەڵێم گشت ئەم شادیە بزەخەنەی یاری منە، ئەم هەموو بۆ نەخۆشە دێ بۆنی گوڵبەهار منە، کیژان وەکو پەری بەهەشت خۆیان گۆڕی ئەچوون بۆ دەشت، چەند جوانن لە سەیران و گەشت، جەژنەیە یادگاری منە. کاتێ دڵبەر کە چاوی ڕژت بە تیری چاو خوێنی ئەڕژت، جەژنی قوربانە منی کوشت، شادیە ئازاری منە. دڵمان گرێدا من و تۆ، دڵم سوتا لە عشقی تۆ، دڵمان هێنا یەک گفتوگۆ ئەوەی تۆ قەرزاری. نیگای عشق نیگای عشقم چەشنی پەپولە بوو، بۆیە لە ڕۆژگار هەر لە جوولە بوو، دوانیگا هێندا دەرچوو لە ناکاو، بە شپرزەیی ون بوو لە بەرچاو، وێنەی جێژوان لە چاودا دیار بوو، بۆیە خەیاڵیش هەر لە لای یار بوو، چونکە هەر گیانە جوان ئەبەستێ، لەشیش تا ئەوێ هیچ ڕاناوەستێ، تا لێو ڕاموسێ لێوی ئاڵ و گەش، تا گیان لەو عەشقا پێی درابێ بەش، تا دڵ یا هاتنی یار بیخورپێنێ، تا گوێ وشەی یار تیایدا بمێنێ، دەبێ هەناسەی دووریش هەڵکێشێ، دەستی دڵتەنجیش جارجار ڕاکێشێ. زۆر سپاس، دەستی ئێوەش خۆش بێت. زۆر سپاس. هەوڵ بە دەستت بەر مایکەکەنەکەوێ کەمە کێشە دروستەکە سپاس دەکەین دەستەکان خۆش بێت. گفتوگۆ ئەوەی تۆ قەرزاری منە. ئەلبەتە شارەت لە ساڵی 1990 نووسیوە. بەڵێ ئەگەر ئێستاش دڵ بێنە گفتوگۆ هەر قەرزاری تۆیە؟ ڕەنگە ئێستا ئەو توانی بێتی دڵی من ڕازی بکە ئەوەندەی کە من دڵی ئەوم ڕازی کردووە. کەواتە ئێستا ڕەنگە بڵێم هەردوو لامان کەسمان خۆمان بە قەرزاری یەکتری نەزانین، چونکە زۆر جار مرۆڤ هەست ئەەکەی کە بڵێن ئەو گرنگیە لەلایەن یارەوە لەلایەن معشوقەوە بەتون ناگات، هەست ئەەکەی غەمێک دڵت داگیر دەکات، ئەو غەمە ئازارت پێدات، خەتاکەی ئەەکەیتە ئەستۆی بەرامبەر. ئەو خەمە بەس ئازاری پێداویە خۆششی پێداویت، چونکە زۆر لە شاعرانمان دەڵێن خۆشترین ساتە وەختی ئێمە ئەو کاتێک کە شعرێکی نوێمان لەدایکەوێت، بێگومان شعرێکی نوێش بە کۆمەڵێک ئازار و میحنەتی زۆرەوە لەدایکە بێت. بە دڵنیایەوە ئەوە زۆر ڕاستە، چونکە خۆشەویستی ڕاستە خەمی هەیە، بەڵام ئەو خەمە دەروون گەورە ئەکاتەوە. ئەوانی کە شاعیرن هەموو ئەم دنیایان خۆشەوێ هۆیەکەی ئەو خەمەیە کە لە یارە بۆیان هاتووە. من هەموو ژیان هەموو خەڵکیم لە چاوی یارەکەمەوە بینیوە و لە دڵی ئەویشەوە ئەم دنیا فراوانە ئەبینم. ئەو نەبوێریت هەیە ئاوا قسە بکەی خێزانت گوێ لێبێ هیچیش نەڵێت؟ بەڵێ بە دنیایەوە ڕۆچیتەوە بۆ کەرکووک؟ بەڵێ ئەوشم نا ئەوشم هێناوە بۆ سلێمانی، بەڵێ ئەوشم هێناوە ئێستا لە سلێمانیە، ئێمە زۆر دڵمە بە سلێمانی ئەکرێتەوە و هەم ئەو ئافرەتێکە کە لە من تێئەگات لە شاعیر تێئەگات
و منیش هیچ کاتێک شتم لە ئەو نهێنی نییە و با بڵێن ئەوەی کە لێ خیانەت من لە خۆشەویستیا شتێک شکلا بمناوی خیانەت بێ مرۆڤ ئەتوانێت هەموو کەسێکی خۆش بڵێ گرنگ ئەوەی ئەو هەستە بکە کە من بەڕاستی ئەو خۆشەوێ لەگەڵ خۆشەویستی ئەوە خەڵکی کەش هەیە جیان لە دڵ بێتەوە ئەو بۆیە ئەڵێن دڵی پیاوجێکی چەند کەسێکە بێتەوە ئەمە نمونەیەکێتی آخر ئەو خۆشەویستی تایبەتی جیایە خۆشەویستی گشتی جیایە ئارزخان شەڕما پێ ڕۆشن قەچێکە زۆر ئەوە ڕاستەقینەیە زۆر سپاسێکم شعری من ئەڵێم لە ساڵی 1990 نووسیتە بەو گڕوتینەوە ئێستا کە 2021 20 ساڵی ڕێک تێپەڕ بووە 30 ساڵی ڕێک تێپەڕ بووە ئێستاش بۆ گڕوتینەوە نووسی بۆ عاشقا بەڵێ بێگومان پێم وایە بێ کە ئێمە ئاڵین دڵپیر نابێ ئەوەی عشقی تایە وەکوکانیەک وایە دڵ پاراوەکە دڵی تەڕ ئەکات هیچ کاتێک پیر نابێت واتە مامۆستا ڕەشید ئێستاش لاوە 18 ساڵانەکەی کە نووسێت بێگومان بەو عشقە و من دنیا بین هەموو جاڵێم ڕوخسار پیر ببێ بەڵام دڵ مادام عشقی تیابێت بەو ئەو مەرجە دڵ ئەگەر عشقی تیانە بێ پیرە مامۆستا دڵت هاوارەکە ئازار دراوە بێگومان ئێمە لە کۆمەلگای ئێمە عاشق هەر یەکێ لە ڕێگەزەکە بێ کۆمەڵێ ئازاری هەیە کە ڕەنگە لە کۆمەلگاکانی کە نەبێت سەردەمی ئێمە کە خۆشەویستیمان کردووە کچێکمان خۆشویستووە بەڕاستی زۆر زەحمەتەوە بتوانین لە ماوەیەکی زۆر لە حەزەیەکی کەمیشا بتوانین دوو قسەی خۆشی لەگەڵ بکەین هەموو دنیا ساسۆر بووە لەسەرمان نامەکانمان بە شقارتە بۆ یەک ناردووە بەتزیێوەڵبەت بەڵێ ئەو شقارتێ بەردتیان نەکردەوە هەڵیە بکێشی بە سەرەت سێشی بۆ بشکێنی نەخێر نەگەیشتە ئەو ڕاستە هەر لە دوورە چاوی لێ بووە و ئەو کاتە هەڵبەت ئێمە خۆمان وەکو جگەرە چێش نیشانەدا جگەرەیەکشمان داگرسان و شقارتەکەمان نەبەرچاوی ئەو شقارتەکە تیای نەما ئەویش تێگەشتووە لە پەیامەکە هەڵی گرتوێتەوە دەستەکانت خۆش بێ ئەو نامانە زۆر جوان و شیرین بوون بەڕاستی نامەیەکت ماوەتەوە تاکو ئێستا هەڵت گرتە بێن بە نهێنی لە شوێنەکە ئەو نامەیە لە مێشک و دڵمە هەرماوە جارێکیان من لە نامەیەکە بۆ خۆشەویستەکەم نووسی کەسە شیرینەکەم ئەو لە وەڵامت دانووسی ئەگەر من کەسە شیرینەکەت بم تۆ کش کەسە شیرینەکەم وەڵامێکی زۆر جوانی دایەوە مامۆستا نامەی دڵداریت بۆ لاوەکان نووسیوتە باسی ئەومان بۆ بکە چۆن بۆ لاوەکان هاتوون بۆ لای تۆ وتیانە مامۆستا کەسێکمان خۆشە شتێکمان بۆ بنووسە ئەمە چۆن بۆ چیرۆکی ئەومان بۆ بگێڕە بەڵێ ئەوە زۆر ڕاستە من حتا لە ڕۆمانەکەیشمە بە ئەو باسم تیا کردووە پاڵەوانی چیرۆکەکە کە بەشێک لە ژیانی خۆم تیا کردووە پاڵەوانی چیرۆکەکە نامەیەکی دڵداری بۆ یەکێ لە کاراکتەرەکانە نووسێ ئەوە باسی ژیانی خۆمی تایە بە حکمی خوێنەواری ڕەنگە بڵێ من و براکەم و خاڵۆیەکەم یەکەم کەس بووین لە ناو بنەماڵەکەمان کە ئاستێکی باشی خوێندەواریمان تاو کرد بێ گەشتبێتی ناوەندی و ئەو کاتانش کە من خەریکی شیعر بووم لە ئەوانی کە زیاتر زمانم پاراوتر بوو بۆ نووسین بۆیە هەم ئەوان هەم هاوڕێکانیشم پەنیان بۆ من ئەبرد کە شعری دڵداری یان شعری شاعرانی کە هەبێت یان نامەی دڵداریان بۆ بنووسین نامەکانی دڵداری ئەو کاتەش نامە دڵداریەکان ئەم هەستەکەی خۆی نووسیوە بەرامبەر و ئەشتەی کە هەیەی بەڵام لە کۆتاییدا نامەیەکی جوانە نووسیوە بوو کەسێک کە مەبەستی بەڵێ ئەو کاتانە نامەی دڵداریەکان زۆر سیر بوو کە ئێستا بیخۆنیتەوە ڕەنگە پێکەنینت بێت بۆ نمونە سڵاوێکت لێ ئەەکەم گەرمتر لە سۆزی دایک دوای ئەڵێ سارتر لە هەوای کوێستان یعنی دووشت زۆر جیاواز ئامانچەکەی پێکا بەڵێ بێگومان بەڵێ مەسەرەن من ئەزانم کچ ئەزانم شعرێکی خۆم هەیە بۆ برادێکم بە نامەکەیە بۆ ناردم کچەکەم و شعرەکەی لەبەرکرد ماشەڵڵا ئەمە وساقەت کەشف نەبووی قەتاشکرا نەبووی بڵێن بۆ نەک کەسێک خۆی ئەو ئاستەی نەوە بێ خۆم کچانەش عین چۆم لە قابل هەستیان بەوە نەکرد بێت بەڵێ هەستیان کردووە بەسەرەن ڕەفیقەکەم نەخوێنەوار بووە کە شعرێکی یان نامەیەکی ئاوە جوان و ڕەنجین ئەگاتە دەستی کچەکە یەکچەکە خۆتی ئەگا ئەمە ئەو نووسیوە بەڵام هەر وەکو دیارێک وایە ینی تۆ بڵێن چەپچێک گوڵ ئەەکەی بە دیاری بۆ کچێک ئێخۆ کچەکە ئەزانێت و ئەو چەپ گوڵا خۆت ئاود نەداوە خۆت زەوەکەت نەچێڵاوە
هەندێ لەو دێڕانە و بیر نییە لەو زەمانان و سیبێتت ئێستا پێمان بڵێیت وەکو خۆی دەقاودەق لە بیرم نەماوە بەڵام ئەتوانم ئازیزەکەم دنیای جوانی لە پرشنجی چاوەکانی تۆیە ئەخوێنمەوە خۆشەویستە تاخانەکەم تۆ خۆری ئاسمانی منی تۆ گوڵە باخی ناو باخچە جوانەکەی منی من بەو هەناسەیەوە ئەژێم کە شەماڵ لە لای تۆ بۆ منی ئەهێنێ ئیتر بەو شێوانە کەواتە مامۆستا ئەم ئیحساسە هەستێکی زۆر جوانی هەستێکی زۆر خۆشی بۆ کەسە بەخشیوە کە بۆی نووسراوە بەراورد بە ئێستا ئەمەوێ ئەو حاڵەتە بەراورد بە ئێستا بکەیت ئەگەر لە ئێستا ئەو ناوم بۆ کەسێ بنووسێت لەوانەیە قەت ئەو هەستەی نەبێ ئەمە بۆ چی ئەگەڕێنیتەوە مامۆستا ئەو کاتانە بەڕاستی خەڵک بەعام زۆر دڵی ساف بوو خەڵک زۆر دڵسافەکەی وای کردبوو زوو متمانەی پێتە بەخشی زوو چۆن ئەڵێی ئەو شتەی لێوەرئەگری ئێستا خەڵک بۆ خۆی ئەمەنە کون و کە لە بەر و ئەملا ئەولای دۆزیوەتەوە ڕەنگە تۆ ئەگەر لە قسەیکی ڕاستیشی پێ بڵێ ئەو چۆن ئەڵێ بە مزایدەی لەسەر تۆ حساب بکات بەداخەوە ئەو متمانەیە لە ناو خەڵک زۆر کەم بۆتەوە خەڵک ئێستا زۆر بە دوای وشەی جوانە ناگەڕێ ئەوەندە بە دوای وشەی ڕەخا ئەگەڕێ ما هۆکارەکەی ئەوە نییە کە ئێمە ئیتر یەکتریمان زۆر برینار کردووە بێگومان وایە بێگومان دڵسافی یەکێکە لەوانەیە کە خەڵک زیاتر بۆرە خۆشەویستی ئەبا گومان ئێستا هەمومان زۆربەی خەڵک گومانیان لە یەک هەیە لەبەرەوە خۆشەویستی ئەو سۆز کەم بۆتەوە بەڕاستی من وا هەستەکەم بەداخەوە لەم کە نەدەبوو وابێ چکە مرۆڤ تا بێت ئاستی مرۆڤ لە سۆز و لە میکانیزمی جەستەیە بەرەو پێشکەوتن ئەڕوا بەڵام بەداخەوە ئێمە ویژدانمان بەرەو دواواچی خۆشەویستانم دەتوانم بە ژمارە تەلەفۆنەکانی 1970 470 یاخود 1970 895 یاخود 1950 85 پەیوەندیمان پێوە بکەن ژمارە کۆڕەکەمان ڤایبەری هەیە ئازیزان و خۆشەویستان لە دەرەوە و ناوی وڵات دەتوانن بە ڤایبەر پەیوەندیمان پێوە بکەن پێش بچینە لای شعرێکی تر بە باسی مانگەشە و یادگاری بکەین مانگەشە و ئەونی من لێی تێگەشتە بەم واتە تۆ لە حزوری خۆشەویستیەکە بەڵام یادگاری خۆشەویستەکە تێپەڕیوە ئەم دوو ناوەز بۆ هەڵبژاردووە من پێم وابێ هەمومان هەرێک لە ئێمە لە هەرکوێ بژێن یادگاریمان هەیە لە تریفەی مانگەشەوە مانگەشەو بۆ خۆی لە ئاسمانە کە شەوێک کە تاریک بێ و مانگ بە ئاسمانەوە بێ لە کاتێک چواردە بێ کەشێکی شاعیرانە دروستە بێ کە هەمومان لە بەردەم ئەو تریفەی مانگەشەوەیە کۆڕ و بجی دروستکەین لە کاتی خۆشەویستی شاژوان لەبەر تریفەی مانگەشەوە زۆر خۆشە ینی لەبەر تریفەی مانگەشەوە بەستووە ینی ئەتوانم بڵێم عاشق نییە لەبەر تریفەی مانگەشەوە یادگاری نەبێ بەڕۆ باوەڕ ناکەم هەمومان هەمانە بەڵام ڕەنگە من بەهۆی ئەوەی کە بە شعرێک دەرم بڕیوە شعرەکەش کاریگەری زۆر یەکێکە لەو شیرانەی کە خۆم زۆر کاریگەری لەسرم هەبوو بۆیە ناوی دیوانەکەشم هەر بەو شعرەوە ناوناوە بەداخەوە ئەو ژوانە دوا ژوان بوو ژوانی لێکدابڕان بوو ئەوەندی کە ژوانی بەیەگەیشتن و ئاسوودەی بێ ئەو ژوانە دوا ژوان بوو بەداخەوە بۆیە ئەوەندە کاریگەری لەسەر منش دروست کردووە و چەندین شعری تریشم هەیە بۆ نمونە لەگەڵ مانگە ئەوەشە لە ساڵی 93 نووسیمە بۆیە ئەو شعرە ئەوەندە کاریگەری لەسرم هەبوو بەدوای چی بەدوای شعرەکەی لەبەر ئەوە ناوی دیوانەکەشم نا مانگەشە و یادگاری چیرۆکەشم بۆ هاوڕێیەکی خۆشەویستی خۆم کە ئەو کاتە سەرباز بوو لەگەڵ ما کاک عەبدولخالق هەولێری لێرە و ڕێز و حرمەت مەیە تابلۆ کێشێکی زۆر باقووەت بوو ئەو تابلۆیە ئەوەی بەڵێ ئەوە وێنەکەیەتی تاپیکە باسەکەم بۆ کرد زۆر کاریگەری لەسەر ئەوشە بوو ئەم تابلۆی بۆ کردم لە ساڵی 1970 من لە ساڵی 2010 کە کتێبەکەم چاپ کرد ئەوم هەر لەبیر بوو کردمە نیگارەکەی ئەو کردمە بەرجی کتێبەکەم
هەر ئەو کاتەش هەواڵی مردنی ئەو پیاوە بە ڕێزەم پێگەیشت بوو بۆیە لە دیوانەکەشا لێرە ئاماژەم پێداوە بۆ خوا لێ خۆش بوو کە عەبدولخالق بەڵام خۆشبەختانە ساڵە دوای ئەوە پەیوەندی پێوە کردم دڵی خۆش کردم وتی من ماوم وەسپاسی کردم داوای دیوانەکەی کرد دیوانە شعرەکەم بۆ نرد ئێستا ئەو هەر لە هەولێرە چۆن هەستێکت هەبوو بیستوتە مردو دوای بڕوات بێ پیاوانە ناکرێ هەندێک جار مرۆڤ ئەڵێ ئەگەیشت بە تا شاگەشتی خۆشەویستی لوتکەی خۆشەویستی ترۆپکەی شادی ڕەنگە مبالغە نەبێت کە بڵێم گەیشتمە ترۆپکەی شادی کە هەستم کرد ئەو پیاوە خۆشەویستە ئەو بەڕێزە ئەو برادرە ئازیزەم کە لە ژیاندا ماوە خۆی قسەی کرد لەگەڵم بۆیە ڕێز و حرمەتیم بۆی هەیە هیوادارم ئێستا گوێ لە دەنگ بێ و دوای ئەوە دیداری یەکیشمان کرد و داوەتی کردوم بۆ هەولێر و شەڵاس بەسەردانیشی ئەمە هەر ئەو شعرەی مانگەشە و یادگاریە وەک باسم کرد بۆی جۆگرانی ئازیز لە مەبەستەکە تێبگەین شعرەکە شیوەنە شیوەنی دابڕانە بە ناونیشانی مانگەشە و یادگاری دیسان شیوەن و ناڵینمە حاڵم پەرێشانە ئەم شەو چونکە شەوی جوداییە و لە یەکدابڕانە ئەم شەو ژیانم تاریک و لێڵە لە دووری تاقە لەیلاکەم کار و پیشەم هەتا بەیان هاوار و فیغانە ئەم شەو ڕەونەقی باخی ژیانم نەما ڕۆیی لە دەستم چوو شەم ئەگریا بۆ ئێسوتاوە باڵی پەروانە ئەم شەو چاو ئەگێڕم لە ناو جوانان تەنها یاری من بوون بووە خانە خوێ ڕۆی بەجێ ماوم دڵ لەکوێ میوانە ئەم شەو لەکوێ بێنم گوڵێکی وا بۆنی بڕواتە لای یاران گوڵیان ڕنی گوڵزار چۆڵ بوو بولبول سەرگەردان ئەم شەو لەلایەک شین و زاریە لەلایەک خۆشی و شادیە دڵەکەم بوو بە کۆی زوخاو کە خەنەبەندانە ئەم شەو ئەو چاوانەی بۆ نیگا بوو ئێستا چۆر و نابینایە چونکە پێکراوە بە تیری تیژی ئەو موژگانە ئەم شەو کاتێ خونچا کە هەڵوەری نەما هیوای بەختەوەری هەرگیز مەپرسن لەبەر چی ماڵەکەم وێرانە ئەم شەو زۆر سپاس ببوورە تۆمان قسە حاڵەتێکی ناخۆش و یادگاریەکی تۆزێک تاڵەوە بەڵام با ئێمە بابەتەکە بگۆڕین پەیوەندیەکمان لەگەڵا ئەو بە ڕێزنایی خۆی نەوتووە ئەڵێ سوپرایزە بەشکم سوپرایزێکی جوان بێ بەڵێ فەرموو کێمان لەگەڵا ئەی هاوڕێکم ئێمە ڕاست و سەرپی یەک ڕێگایەکەین یەک ڕێبوارێکین ئێمە دوو لەپی ئەم لاو ئەولای پڕ لە میوە یەک دارێکین بۆ یەک دێ ئەسین تامی یەک ئەدەین هەر بۆ یەکتری هانا ئەبین بۆنی یەکترمان لێ دێ لە یەک کاتدا ئەخەوین خەم و خۆشیمان لە نێوانماندا بەش کردووە هیچ وشەیەکمان ناڕێکمان یەک نەبیستووە بێ هیچ مەرامێک هەر بۆ خوا یەکمان خۆشویستووە وای لە دڵما های لە دڵما هەر دێ بڕۆی گەر داواکەی دێم لەگەڵتا ناترسندەوەی کە دێتە سەرڕێم سەر و ماڵم قوربانیتە بۆ تۆی هاوڕێم بەخێر بێتەوە قوربانی خڵای خواتان لێبێ ئەو کاتتان باش کاتت باش قوربانی باش یاڕێزخان دەستخۆشی و بەرنامە جانتان لێ دەکەم یاخوا کەوتوبن بە خێراتنی برا و مام و هاوڕێ زۆر ئازیز و خۆشەویستن مامۆستا ڕەشید عەزیز دەکەم یاخوا بەخێر بێت سپاس دەکەین دەستەکانە خۆش بێمە شعری کێ بوو بکەنتەوە کاک ئەو شعرە لە 19/4/2019 تایبەت پێشکەشی بەمون کردەوە شعری مامۆستا ڕەشید و هەرچەندە ڕەنگە بۆ دەنگە ناخۆشی خۆم شعرەکەم تێکدا بێ بەس حەزم کردوەکو یادگاریەک بیری خەمەوە زۆر سپاس بۆ هەستە جوانت کاک ئەحمەدجان تۆ برایەکی ئازیزی هاوڕێکی خۆشەویستی قوربانی تۆ مامۆستا یاخوا لەشت ساق بێ و سەرکەوتوبی ئینشاءڵڵا
زۆر سپاس بۆ هەستە خۆش جوان. بێت دڵنیشت کێشەی تیانە بوو ئێمە برد لەگەڵ وشەکانە ئەجا ئێمە پێشتیش قسەمان کرده بوو کە بڕیار بوو تۆ شعرێکی خۆشمان پێشکەش بکەی کە هی خۆت بێ جا نازانم لەبیرت ماوە شعرم نییە من شاعر نیم ڕۆژە شعرێکت لە ناو گروپا دانا شایەتیمان هەیە وتتەوە شعری خۆمە بیرم نەما خێستا حالیم بیرم نەما زۆر باشە زۆرت لێ یاخوا لەشتان ساق بێ سەرکەوتو بن ئینشاڵڵا ڕێز خۆشەویستم بۆ مامۆستا هاشمیش و بۆ کاک ڕێبازش لە کۆنتڕۆل کۆمنتێکی زۆرمان بووە تۆ هەموو سڵاویان هەیە کاک ئەحمەدیش کە ئێستا پەیوەندی کرد ویستم بخوێنمەوە هەر هەمان قسە بوو کە نووسی بۆی سوپاسیانەکەین بانەگیان سڵاوی هەیە دەستکۆشی هەیە کاک شماڵ داستان بەس شتێک بەرچاوم کەوت نووسی بووی بابێتەوە بەرچاوم تخوا پێم وابێ کچی بەڕێستا بە ناوی ئیلی وایە خۆی ناوی هێڤینە سەرکەوتوبی باوە گیان زۆر سپاس کچی جوان کچی خۆشەویستم جێگای شانازی باوکتی دەستەکان خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکەت سپاس بۆ هەموو ئەوانەی کە کۆمنتیان نووسیوە بتوانین بە پێی دەرفەت کۆمنتەکان هەموو ئەخوێنینەوە فەرمو یەمەوە لای ئازارەکانت بەسەر چاوم فەرمو لە شەری ماگەشە و یادگاری گوڵزارەکە ئێستا شۆڵە هەڵبەت کەسێکی ئازیز لە دەسەدەی ڕەنگە کەسێکی ئازیزتر ئەو بۆشایەت بۆ پڕکاتەوە ئێستا لە سایی خواوە ئەو گوزارە چەندی گوڵی جوانی تایە قەت ناچیتەوە سەر ئازارەکان مامۆستا بە فرمێسکەوە ئێستا بێن و چاوت پڕە لە فرمێسک بەڕاستی ژیان خۆی ئازارە ینیمان لە وەکوتم بەتابەتی بۆ شاعیر هەموو شتێک شاعربوون لای تۆ چییە گەێنێ مامۆستا شاعیر بوون لای من توانەوەیە توانەوە لە چیدا توانەوە لە ناو ژیان ناتوانی دەستبەرداری هیچ شتێک بی لە ژیانە هەموو شتێکت خۆش دێت ئیشی شاعیر چێ لای من دڕکی جوانە هیچ شتێک بە ناشرین نازانم هیچ شتێکش ناحەز نییە لای بە ئازارەکانی شێوە ژیان هەر هەموو شتێک هەموویەوە جوانە مامۆستا ئیشی شاعیر چییە لە کۆمەڵگەدا ئیشی شاعیر وەکو وەرگر وایە ینی هەموو ئازارەکان لە ناو کۆمەلگایە وەرەگرێ دوایی وەکو فەنتازیایەک ڕازانەوەیکی بۆ ئەکا سۆزێک خۆشەویستی خۆی تێ ئەکا و جارێتتر پیشانی ئەو خەڵکێداتەوە کاریگەری شاعیر چیە لەسەر کۆمەڵگە کاریگەری زۆرە شاعیر کۆمەڵێ وەکو ئەرکیشی لەسەر شانە شاعیر ئەتوانێت دنیابینی جوانت پێ نیشاندات ینی دەروونت فراوان بکاتەوە پڕ لە خۆشەویستی بکات شاعیر وجدانت بۆ زیندوو ئەکاتەوە کە بتانی دەستی هاوکاری بوو هەموو دەور پشتت درێژ بکەیت شاعیر هاندانت ئەکات بۆ ئەوەی نەکەوی و لە ئازارەکانی ژیان تێبگەی ڕاست بیتەوە بۆ جارێتتر دووبارە دروستکردنەوەی ژیان هیوات پێ بەخشە شاعیر مامۆستا کاریگەری شعر لەسەر ژیان و هزری تۆ چی بووە تا ئەمدە شعر ژیان میپۆشی شعر بوو بە ئاوێک ڕژایە سەر ڕوحم و پاراوی کرد زۆر گرنگە ئینسان ڕوحی پاراو بێ شعر وا دێ دەکاوە گوتم هیچ کەسێکت لا ناحەز نییە هەموو کەسێکە خۆش دێ بۆیە من بۆ خۆم کە شعر ئەو کاریگەری بەسرم هێنا لە کەسێکی سادەی ئاساییەوە کردمی بە کەسێک کە میلەتەکەم بخەمە پێش چاوی خۆم وجدانم ژیانم تەرخان بکەم لە پێناوی میلەتەکەم چیت بۆ کەرکوونووسیوە شعرم زۆرە بۆ شارەکەم بۆ کەرکووکە زێدی کە زۆر زۆر تایبەت بێت زۆر بە عاشقەوە نووسی بێتت واللهی شعر مەسەلە ناتوانم بڵێم ئەو شعرم لە هەمویان هەرێکیان چیرێکی خۆی لە پشتە شعرم هەیە بەون منە لە کەرکوو دابڕاوم دوور بوومەلی ئەوە کاریگەری لێم بووە شعرم بەسەرانووسیوە شعر هەیە خۆم
تێکەڵی کەرکووکم تێکەڵ خۆشەویستەکەم کردووە یعنی خۆشەویستەکەم کە جوانە لام بە کەرکووکەوە جوانە کە ئاسوودەم لەگەڵیا بە کەرکووکەوە ئاسوودەم لەگەڵیا ناتوانم خۆشەویستە بەردەستێ و شعرە مامۆستای بەڕێز وڵاهی ئەبێ بیدۆزمەوە هەر مامۆستا لەگەڵ ئەمەیە بەردەوام بین ئەو ئاسنگی و ڕێگر و گرفتانەی کە هاتوونەتە بەردەمێت لە دنیای ئەدەبیاتە ئاستەنگ بەڵێ ئاستەنگ هەیە بۆ نمونە من ئێستا بۆ خۆم گرفتم چاپکردنی کتێبە بۆ نمونە بەڵێ بڕاتان هەبێت دوو مانگ چاوەڕێی سپاردنی ژمارە کتێب بوومە نەگەیشتەوە پێم لە هەولێرە لە سلێمان لە کەرکووک گرفتمان گەورەیە ئەوە لە کەرکووک چاپخانەی ئەوەمان نییە من داواکەم لە کە بەدەستانی هەرێم ئەوانەی خۆیان بە دەسۆزی کەرکووک ئەزانن چاپخانەیەکی نیشتمانی لە کەرکووک دابنێن بۆ ئەوی نووسەران شاعیران بەرهەمەکانیان لەوێدا بۆ چاپ بکرێ هەریەکەمان ئێمە وەکو خەڵکی ئاوارە پەلاماری ئەم دەستگا ئەو دەستگا ئەدەین لەبەرەوەی چاپخانەمان نییە چاپخانەیەکی حکومی یان نیشتمانی بتوانێت بەرهەمەکانی ئێمە چاپ بکات ئەوەی شەکە لە گرفتەکان ئەو گرفتی گەورەمانە بۆیە هیوادارم کەرکووک بێ بە خاوەنی چاپخانێکی باش بۆ ئەوی کە نووسەرانی کەرکووک چ شاعر چ ڕۆمانوس شانۆنووس هەمویان بتوانین بەرهەمەکانیان لەوەیە بخەنە بەردیدەی خوێنەران زۆر باشە چینە لای شعرەکەت دواتر چەندێک پرسیارێکمان ئەم شعرە لە ساڵی 91 کاتێککە لە کۆڕەوەکە ئاوارە بووین ئێمەی کەرکووچی یەکەم کەس بووین کە ئاوارە بووین چکە ئێمە لە پێش شارەکانیکەوە دوژمن هاتە وێ زەمان ئەو کاتانە کە لە گێلان غەرب تەماشای ئەو خەڵکی خۆم ئەکرد و خۆم و خێزان و دووری نەشارەکەی خۆمان لەسەر ئەژیانی ئەو کاتە لە گێلان غەرب لە گەرمای ئەوێدا ئەم شعرم نووسیوە ئێمە ئاوارەی وڵاتین چینی زەحمەت کێشین ئێمە ئاوارەی وڵاتین ئێمە چینی زەحمەت کێشین جێنشینی ناو ئۆردوگا دڵ پڕ لە زام و پڕ ئێشین لە کەسوکار بەجێ ماوین چەند هەژارێک یەکمان دیوە دڵمان بە یەک ئەکرێتەوە پێشتر یەکمان نەناسن کوردی هەڵاتووی کوردستان وڵاتی خۆم جێهێشتووە سەرما و سۆڵە و برسیەتی ئەم ڕێگا دوورەم چێشتووە ئارام ئەگرم لە ژێر چادر وا هاوین تینین بۆ دێنێ با سێبەرێک دروست بکەم خێزانم خۆر نێسووتێنێ زام و ناسۆری ئەم گەلەم هەتوانی هەر بەچم نەکەوت هەر لافاوی خوێنی کووردە کە گر دەگرێ بە وێنەی نەوت هیوان بەرزە کە ڕۆژێ شاد ئەدمەوە بە خاکی خۆم هیوان بەرزە کە ڕۆژێ دێ شاد ئەدمەوە بە خاکی خۆم تێرماچ ئەەکەم خاک و خۆری وڵاتی باوک و کاچی خۆم تێرماچ ئەەکەم خاک و خۆری وڵاتی باوک و کاچی خۆم زۆر سپاس بۆ ئێوە شەوی تاریکە لە نیوە شەوی تاریکە ئەتوانم چاو بنوقێنم ملوانکەیەک بۆ گردنی حەبیبەکەم بهۆنمەوە لە نیوە شەوی تاریکە ئەتوانم چاو بنوقێنم ملوانکەیەک بۆ گردنی حەبیبەکەم بهۆنمەوە هەموو کاتێک ئەتوانم دەستی ئاگر بگرم و سووتانی بەردەوامی ئەو بنووسمەوە ئەتوانم دەست بە قژ یاودا بێنم تا ئەو کاتەی تەڕەنوێ ئەتوانم نازی نەرگسێک هەڵگرم تا لە قەتپاڵ شاخێکە ئارامە ڕووی ئەتوانم بە هەناسەم بڵێم بۆستە بە دڵم بڵێم لێ مەدە بە ڕۆح بڵێم فەرمو بڕۆ ئەتوانم
ئەتوانم لەناو بڵێسە و کڵپە و گڕدا دەستی سووری ئاگر بگرم هەر بە پێوە تا قیامەت خۆم ڕاگرم بەس ناتوان قەت ناتوان هەتا ئەمرم دەست لە بستی خاکی کەرکووکم هەڵگرم بەس ناتوان قەت ناتوان هەتا ئەمرم دەست لە بستێ خاکی کەرکووکم هەڵگرم پێشکەشم بە کەرکووکی دڵ پێشکەشە مامۆستاگیان هەر ئاوادان بێ کەرکووک دەست و خامی جەنابشت هەر خۆش و ڕەنگین بێ ئینشەڵڵا سپاس ئەمەش پارچەی شعرێکە کە بۆ خۆشەویستەکەم نووسیمە و خۆشەویستی ئەوم تێکەڵاو بە کەرکووکی بووە خەون ئاخۆکەی بێدانیشین دوو بە دوو لە ژێر کەپی مێو ئاخۆکەی بێکە دانیشین دوو بە دوو لە ژێر کەپی مێو تێر تەماشای ڕوخسارت کەم بزە و خەندەت بێتە سەر لێو وەکو بەهەشتی خوای لێ دێ کە تۆ بەو پەنجە نەرمانە تێکەڵ بە ماچی لێو بکەی تیام و چێژی هەنار و سێو تێکەڵ بە ماچی لێو بکەی تام و چێژی هەنار و سێو شەماڵ بۆم بێنێ بە دیاری بۆنی گوڵ و ڕێحانەی باخ ئاسوودە بم لە سایەی دوو زولفی پەرێشان و پەشێو دڵنیا بە تۆم خۆش دەوێت تۆ شاگوڵی لە باخچەی دڵ بۆ عشقی تۆیە ئەخوێنم وەکو بولبولی دەشت و چێو ئەی خۆشەویستی تاقانم بۆیە خوێن گەرم و شیرینی تۆ لە ناو خاچی کەرکووک کراوی پەروەردە و بەخێو تۆ لە ناو خاچی کەرکووک کراوی پەروەردە و بەخێو بە شارەکە تا تێپەڕیم ئاسمانیشی هەمووی گوڵ بوو ئەوەی لە کەرکووکا جێم هێشت گۆرپەی سینەم تاقەدڵ ئەوەی لە کەرکووکا جێم هێشت گۆرپەی سینەم تاقەدڵ دەست خۆش خواستانەکەی دەستێمەتان خۆش بێ بەستی چاپەمەنیت کرد لە ناو کەرکووکە کە نییە یاخود کەمە ئەی کۆڕ و کۆبوونەوەکان چۆنە لە ناو کەرکووکە لە ناو زمانەکانە لە ناو دینەکانە ڕۆژی ئەوێ چۆنە ئەوەی ڕاستی بێ هەست دەکەم لە کەرکووک چالاکی ئەدەبی زۆرە بەڵام لە چەند شوێنێکی جاجا ئەکرێ بۆ نمونە سنتەری ڕۆشنبیری کەرکووکمان هەبوو بەهۆی هەندێک بابەتی سیاسیەوە بەداخەوە داخرا کە ئەوە شوێنی کۆڕ و سیمینارەکانی ئێمە بوو ئەوە یەکێ بوو لەوانەیە کە ئیتر ئێمە دڵمان شکا با بڵێن پەرتەوازە بووین کۆمەڵێ ڕووناکبیری کەرکووکمان هەیە سڵاو لە هاوڕێکان مەکەم هەمویان ئەویش هەفتانە ئێمە کۆڕمان هەبوو لەوێدا ئەویش بە هەندێک هۆکار ئەوەی کە کەسێک نییە دارایی ئەوی ببا بەڕێوە و کۆمەڵێک گرفت دروست بووە لەبارەی بابەتی داراییەوە ئەوە شێشتا یەکلایی نەکراتەوە لەبەرەوە چالشەکانمان لێوە وەستاوە ئێستا کتێبخانەی بەرز کاک تاریخ کارێزەییمان هەیە لە کەرکووک کە هەفتانە هەموو چوارشەمەیەک لەوێدا ئەدیبان کۆڕی شعریان هەیە کۆڕی ڕۆژنامەییان هەیە هەفتانە ئێمە لەوێدا دانیشین و لە کۆڕانە هەم چاومان بە یەکتری ئەکەوێ هەم لە بابەتەکانە وتوێژ ئەەکەین دەربارەیان چ شعری بێت چێ پێناسی ناساندنی کتێبێک بێت هەروەها باڵەخانەی دیالۆگمان هەیە لەوێشە هەفتانە جارجار کۆڕێکمان ئەبێت بەشدار ئەبینتیایە یەکێتی نووسەرانی کەرکووکمان هەیە ئەویش هەفتانە کۆڕێکی تیاکرێ بەڵام بن پێم باش بوو کە ئەم کۆڕانە لە شوێنێ بکرێت کە هەمووان تیادا بەشدار بن ئەنی بە شێوەی پچر نە من فریای ئەوواکەم بۆ منە جار وە هەیە دوو کۆڕ لێ کاتێک کاگری
ئێمە ناچارین بۆ هیچیان بچین بەڵام ئەگەر شوێنەکان سابت بکرێ بۆ کۆڕەکانمان ئەوە زیاتر ئێمە تام و چێژ و سەرکەوتنی لێ بەدەستدێنین. بەڵام مامۆستا نەتەوەکانی تر پێشوازیتان لێکن بەڵێ بە حکومەوەی کەرکووک شارێکی فرەنەتەوەیە بەڵێ لە ڕووی ئەدەبیەوە من پێم وابێت لە سیاسەکان زیاتر لە خەڵکەکان نزیکترین کۆکن زیاتر کۆچین تا ئێستا هیچ ئەدیبێک نییە دژایەتی یەکتری بەو شێوەیە بکوەکو سیاسەکانەکەن بۆ نمونە دکتۆر عەبدولکەریم خەلیفە ساوڕێزمەیە بۆی کە پیاوێکی ئەکادیمیە هەموو شاعیران و ئەدیبانی کەرکووک کۆ کردوتەوە لێ کتێبێکە وەکو بیلۆگرافیەک جیاوازی نەکردووە ئەمە کوردە ئەمە عەرەبە ئەمە مەسیحیە ئەمە تورکمانە ناو ژیان نامەی هەمومانی لەو کتێبەیە کۆ کردوتەوە ئەمە جێگەی شانازیە کە ئێمە هەموو خەڵکەکە بە چین و توێژەکانەوە تایە بەشدار بین. مامۆستا ئایا مەرجە زمانی شێعری بە زمانێکی سادە و سانا بگاتە ناو خەڵک یا خودت خوێنەر بە دوای مانادا بگەڕێ؟ شعری سادە زیاتر بۆ خەڵکێک کە ئاسی خوێنارێکی کەم بێ باشە ینی شاعر بۆ هەموو کەسێک بنووسێ باشە بەڕای من بەڵام ئەمە ناکاتەوەی کە شاعیر خۆی قەتیت کا لە یەک چینێکی کۆمەڵ بەڵکو دەبێ بۆ چینەکانی سەرۆترش شعر بنووسێ ئەو شعرانە زیاتر ئالۆزن زیاتر هێمایان تایە زیاتر ئەوەی کە هەندێ وشەی تێدایە کە ڕەنگە خەڵکی ئاسایی لێ حاڵی نەبێ بۆ پێم وایە شاعر سەرکەوتووە بێ ئەگەر بۆ هەموو چین و توێژەکان بنووسێ. سەرنج و ڕای تۆ لەسەر شعری ئەمڕۆ چییە مامۆستای بەڕست؟ من هەست دەکەم تەکانێکی باش هەیە لە شعر و ئەدەبیاتی کوردیدا ئەمڕۆ نمونە بەوە ئەیسەلمێنم کە دەیان دیوانە شعرمان بە زمانەکانی ئەوروپی و عەرەبی و زمانەکانی تر وەرجێڕدراوە خوێنەری هەیە ئەمە مای شانازیە کە ئێمە جاران شعر و ئەدەبیاتمان لەناو کۆمەڵگەی خۆمانە قەتیز بوو بەڵام ئێستا دەیان شاعرمان هەیە کتێبەکانیان وەرجێڕاوەتە سەر زمانی عەرەبی بۆ نمونەمێ لە کەرکووک چەندی شاعرمان هەیە یەکێ لەوانە کە ئیکەمە نمونە بۆ ئەوکانیکە کاکستار ئەحمەد بە هەردوو زمانەکە شعر نووسێ دەیان خاوەنی دەیان کتێبن چەندی ڕۆما کتێبی شعری هەیە بە کوردی و چەندیشی هەیە بە عەرەبی. مامۆستا خۆت هۆگری شعری کامە شاعری زیاتر ئیلهام لە کامە شاعر وەرەگری؟ من ناتوانم دەستبەرداری نالی بوو نالی لای من قوتابخانەیەکی زۆر گەورەیە ئەمە وەکو دنیابینی و فەلسەفی لە جوان نووسی و زمانی پەتی گۆران ئەم دوو شاعرە هەتا ئەو ڕۆژە ئەمرم کاریگەریان لەسرم هەیە بەڵام شاعیرەکانی ئێستاش جێگەی خۆشحاڵین چەندی شاعری بەتوانامان هەیە بەڕاستی ناتوانین ناوی هەمویان بێنین بەڵام ئەوانەی کە ئێستا زیندون بۆ نمونە قوبادی جەلیزادە لەشکە لەو شاعرانەی کە من هەمیشە حەزەکەم شعرەکانی بخوێنمەوە عەبدوڵڵا پەشێوێکێکە لەوانەی هەمیشە حەزەکەم شعرەکانی بخوێنمەوە لە سایەی خواوە شاعری زۆر بەتوانامان هەیە جێگەی شانازین جێگەی خۆشحاڵی. یەک پرسیار ماوە دوایەوە چینە لای ئەو بابەتانە مامۆستا چاو بە ڕابردوودا بخشێنەوە باسی نالی و گۆرانمان کرد ڕێزێکی زۆر لە شاعیرانە گیرا قەدریان زیاتر بوو لە ناو خەڵکەوە هۆی چییە لە ئێستاە وەکو پێویست ڕێز لە قەڵەم بەدەستەکانمان ناگیرێت؟ ئەمە ڕوونە ئەڵبەتە وڵی بەتەشید زۆرە ڕووناکبیرەکان لای خۆیان هەمویان قەدرزانن ینی من بۆ خۆم هەموو ئەوەی کە لە ئەدەب لە هونەر ئیشەکات ڕێزم هەیە بۆی خۆشم دەوێت دەست بە سینگە بۆیان ئەوەستم بەڵام ئەوە دۆخە سیاسیەکەی وای کردووە ئەو حکومڕانی کە ئێستا هەیە بەڕاستی ڕۆشنبیران بەدڵیان واتە تۆی گەڕێنێتەوە بۆ سیاست بەدڵنیاییەوە سیاست سەرەتا ئەم میلەتەی کردو بدو بەشەوە لەنا ئەو بەشانش پارچە پارچە تری کردووە ئەمە کاریگەری کردوێتە سەر ئەوەی کە هەندێک شاعیر کەوتوێتە تەرەفێک و ئەو بەشەی میلەتەکەتر هەر خۆشی ناوێت دەستخۆش لەبەرەوە سیاسەتی چێکە لەوە کارەکە دەستخۆش مامۆستاک هەوڵت نایەوە ئەوەی کە خۆت ئەزمونت هەبووە لەوەی کە دوو ڕۆڵت هەبووە لە ناو دوو شانۆگەریاوە هەوڵت نایەوە دەقێکی شانۆیی بنووسی بۆ خۆشت ڕۆڵەکە ببینی؟
ئەو دوو شانۆگەری کە لە ساڵی 1970 پێشکەشم کردێکیان لە گوندی تەچی جەباری ئەویتریان لە گوندی خاڵەبازیانی سەردەمی گفتوگۆ بوو شۆڕش لەگەڵ حکومەتە شانۆگەرەکە خۆم نووسی بووم هەرچی و دەرهێنەرەکە خۆ ئەفریقا کاکستا حرنزدەر بوو پیاوی ئەدیبێکی گەوری شاری کەرکووکە دەرهێنانەکەی بۆ کرد من خۆشم ئەکتەر بوومتیایە لە هەردوو شانۆگەرەکە سەرکەوتێکی باشی بەدەستێنا بەڕاستی یەکێ لەوانە کە بە خالی خۆشببوو مامەڕیشە ئەوەندە حەماست گردی هەستایە سەر پێ مەغزەنەکەی چەند فشێکی تیا بوو هەموو لەسەر ماتەقەت ئەی ماشەڵڵا ئەمە جێگەی شانازیە بۆ من درود بۆ ڕۆحی بەرزەفر 1000 سلااو لە جانی پاچی ئەو هەموو شەویدان دوای ئەوە حەزم ئەکرد خۆم بدەم لە قەریش شانۆی گەورەتر بابڵێ هەستم کرد من لەبەرەوەی ئەکادیمی نیم شانۆ ئەکادیمی یانەی زیاتر ئەوێت بەڕاستی چکە شانۆ من ناچمە ناو داخی ڕێبازی بریخت و ڕێگای سانسلاڤسکی ئەمانە دوو قوتابخانی گەورەی شانۆی ئەگەر بمەیە بچمە ناو ئەو قوتابخانەوە لەگەڵێکیان ئیش بکەم بەڕاستی ئەوە پێویستی بە شارەزایەکی باشە بوو لەبەر ئەوەی شارەزایەکەم کەم بوو خۆم کێشایەوە لە شانۆ هەوڵشم داوە تیپ دروستکەم هەوڵم داوە لە تیپیشە بووما بەڵام ئەو دەرفەتەمتر بۆ نەڕەخسا بەهۆی ژیانی ئەسکەریە بۆ خۆم شارمە من کە پێشمەرگەم زۆر جار کاتەکانمان ڕێگەی ئەوە نەداوە بتوانین بە ئارزوی خۆمان کات تەرخانکەین بۆ ئەو بارانەی کە خۆمان حەزمان پێیت بچینە لای شعری چاوی تۆ وەمان خوێنیتەوە و باسێک لە دوودێڕی کۆتایی بکەی کە دەڵێ تۆ لای من خۆشەویستی و جوانترین گوڵی دنیای بەڵام لەبیرت نەچێ لە خاکی کەرکووکاژیای بەبەست لە خاکی کەرکووکاژیای ئەو نەهامەتیانەیە کە بەسەر کەرکووکە هاتووە یاخود چمە بەستێکتەوە لە نازم لاپەڕە چەند بوو ئەگەر بزانێ وڵاهی تایەوەی دۆزنەوە با بە کۆمنتەکانە بڕۆین سپاسیەوە بە ڕێزانەکەن کە کۆمنتێکی زۆر زۆروان بۆ هاتۆ مامە ساڵوەتە زۆربیان دەستخۆشی لە بەڕێز دەکەین زۆر سپاس بۆ هەمووی پەپولەکان بانەخان لێوان کۆیی زۆر زۆر سپاس بۆ کۆمنتەکانت لێوان خان زۆر سپاس بکاک سەرکەوت گەبەی خۆشەوی زۆر سپاس مامۆسا ڕۆژگار زۆر سپاس کاک ئۆسکار دەستان خۆش هەمویان کۆمنتی زۆر زۆر جوانیان نووسیوە کاک ئەحمەد خۆشناوی خۆشەویستەوە کۆمنتی زۆر زۆری جوانی نووسیوە کاک ئۆسکار باسی شقارتەکەی کردووە سپاس بۆ یەک بە یەکی کۆمنتەکان چاو یەک بە یەکتان ماچەکەین ڕێزمانەیە بۆ بانەخان بۆ خاتو ئیمان بۆ هەموو لە یەک دەستان خۆش بێت سپاسیانەکەم ڕێز و حرمەت بێ ئەلێرەوە بۆیان کاک شەماڵ ئەحمەد بە دەستان خۆش بێت کۆمنتی زۆر جوانە نووسیبانەکان لە کۆمنتەکە بەرچاوم کەو ئەڵێ زۆر خۆشحاڵم کە بە ڕێزت هاتووی پێم وا بە خەڵکی کەرکووکە ئیتر ئەویش حەز بە بانەخان پێشکەشکار بووماوەیەک لە ڕادیۆ کەرکووک زۆر سپاس ڕێز و حرمەتی تایبەتیم بۆت هەیە هەز بە شانازیەکە کە کەسێکی تری کەرکووک هاتووە زۆر سپاس زۆر سپاس دەکەین ئێستاش لە سلێمانی و خزمەتەکە و خاتونە بە ڕێزە ڕێز حرمەت دەستەکانی خۆش بێت هیوادارم سەرکەوتوو بێت ئەگەر شعرەکە نادۆزیتەوە ئاسەیە بەڵام باسێک لە دیێڕی کۆتاییم بۆ بکە بەڵام لە بیرت نەچێت لە خاکی کەرکووکاژیایی مەبەست لەو دیێڕە مەبەستم لێرەیە وەفاداری هەر ئەو کەسەیە کە شعرەکەم بۆ نووسیوە نابێت کەرکووشی لێ بچێت یعنی کەرکووک ناسنامەی ئێمە چ وەک مرۆڤ بین چ وەکو کورد بۆیە ئەو ئاماژەیم پێداوە لە هەر کوێیەک بێت لە هەر ئاست و پلۆپایەک بێت دەبێ وەفاداری هەبێ بۆ شارەکەی خۆی نابێت لەبیری چی چکە هەموو یادگارەکان لە کەرکووک کۆبووەوە چیترت بۆ حاصل کردوێن ئەمڕۆ شتێک بەدڵ ئامادەت کردبێ ئەمڕۆ بە تامی تیر و دڵەکەی جاران ئەم شعرە بۆ خێزانەکەم نووسیم بووم وەکوتم ئەو کاتانە کە سەرباز بووم دوور خراینەوە ئێمە چوون بۆ کۆی یەکەم جارم بوو کە لە خێزانەکەم دابڕێت ماوەی چەند مانجێک بوو هاوسەرگیریمان کردبوو کە لە بەڵام ئەم گریانە و لەرزینی لێ و ئازارە چییە لە تۆیە بەدیەگرێت
بۆ خۆم کەسێکی عاتفیم شعرەکانی وەکوتم هەمویان چیرۆشیان هەیە کاتێک کە شعرێکی خۆم ئەخوێنمەوە هەموو چیرۆکە ئەگرێتەوە پێشاوم یعنی وەک ئەوەی کە فلیمێ ببینی بۆیە ئەوە تەسیرم لێکە هەموو ئەو معاناتانی ئەو کاتانەم دێتەوە خەیاڵ ئەوە شتێکی لا ئیرادێ و بەداخۆت ناتوانم زاڵم بەسەر کۆنتڕۆڵی بکەیت ئەوش بۆ خۆی بەشێکە لە نەرمونیانی و سادەیی تۆ دەستەکان خۆش بێ هیواداری هیچ کات ناخۆشی و گریان نەبینین لە چاوەکان و ڕوخسار دەمیشە پێ بکەنیت زۆر سپاس بەڕێزم کۆمنتێکمان بۆ هاتووە کۆمنتی دەستخۆشمان زۆر بات و کۆمنتێک مام ڕێباس دەڵێت بۆچی هەر نووسەرێک شاعیر بێ یان لە هەر کایەکی تر حیزبی نەبێت لە وڵاتەدا هیچ حسابێکی بۆ نەکرێت بەخوا مام ڕێباز منی شەوگلەیی تۆم هەیە منی شەوگلەیی تۆم هەیە ئەو نووسەرانەی کە ئایا حیزب هەندێک نووسەرەکە بە شاعیر یاخود کۆمپانیایەک یاخود شوێنی هەنێک کەسەکە بە شاعیر کە هەرگیز شعرەکانی هیمانەوە نین بەڕاستی ئەو شعرانە هیمانەوە نین بەڵام من هەمیشە وتومە بامێژوو بڕیار بدەن بێتاقەتمە مام ڕێباز سێمە شەو خەمی تۆمان لە دڵە دڵنیام مامۆستای بەڕێزی شەو خەمی تۆی لە لێرە سڵاوم هەیە بۆ کاک ڕێباز بەڵێ قسەکەی تو تەواوە من پێشتری ئاماژەم بەوەدا کە حزب یا سیاست شعرێکیشم هەیە دیوانەکە ماتیایەتی باسی ئەوە ئەکەم کە چۆن سیاست شتە جوانەکان ناشرینەکە بەڵام مامۆستا من هەمیشە وتوم لە وڵاتی ئێمە من هەمیشە وتومە با مێژوو بڕێر بدە مام ڕێباس لێگە ڕێبۆ مێژوو ئێخۆ لە سەردەمی حەزرەتەکان نالی حەریق ماحوی گۆران تایەیتە ئەملاوە ئەحمە تەردیکی خو خەڵکی تریشەوە خۆیان بەیخی شعرە هەڵواسی بوون بەڵام kwa کێمە بوختەکەمە بەتەچی دوانێ دڵنیا بن ئێستاش یعنی چۆن بڵێ 15-25 ساڵی تر 50 ساڵی تر ئەوانەی کە پوختە بوونەوە ئەو شعرانە ئەمێننەوە کە شعریمانەوە ئەمە 4 دقەیەکمان ماوە لە کاتی بەرنامەکە هیوادارینگەمان لە چەند شارێکی کورتی تۆ بێ و ئیتر گیان شعرێکم هەیە بۆ مابوو نووسیمە یعنی بە عەربی کە پێڵێن منبەج لە کوردستانی ڕۆژئاوا تێکەڵم کردووە بە کەرکووک 1-2 کۆپلەیەکی خوێنمەوە چکە بەدەستی شەڕوانیان کە ئازاد کرا ئەوە خۆشێکی زۆر گەوری خستە دڵی منەوە لەگەڵ کەرکووکە تێکەڵم کردووە مابووک کوردی نەجەنگمان ڕۆژئاواییە تەپی سەرکەوتن هەر وەک شاییە کۆبانی و مابووک دەستیان لە مل کرد بەشی دوژمنان هەر ڕیسواییە کۆبانی و مابووک دوو خوشک و دوو بوو دێنەوە باوش و ئامێزی کەرکووک لە 75 ڕۆژی ئەم دواییە کوچ و کوڕی کورد بەو ئازاییە دوژمنیان شکاند بەلوولەی تفەنگ خۆڕاگریان بێکۆتاییە کۆبانی و مابووک دوو خوشک و دوو بوو دێنەوە باوش دێنەوە ئامێزی کەرکووک شعرەکە درێژە بەڵام هەر ئەوەندەی کفایەتە بە پێویست ێزانم لێرەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی گڵشەنی شعر ئاگادار بکەم کە ئەمە دوهەمین بەرنامەی وەرزی یەکەمی گڵشەنی شعر بوو ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکا دێنەوە خزمەتان بەڵام بەڕێستان ئاگادارەکەین ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکا لە 1-2 هەفتەی ئایندەیە کۆڕێکی تایبەت بە ئەنجامەگەێنین کە کۆڕی ڕێزلێنان لە شاعیرانی بەشداربووی وەرزی یەکەمی گوڵشەنی شاعر کە لە کۆڕێکی تایبەتە هەر ئەو 12 شاعری کە بەشدار بوون لە ئەڵلقەی یەکەمانەوە مامۆستا ئیسماعیل قۆرماڵی تا بە کۆتا ئەڵلقە کە مامۆستا ڕەشید کەرکووکی خۆشەویست میوانە هەمویانی شەڵا حزوریانە بێت و خەڵاتی ڕێزلێنانی تایبەتی میدیای گەڕیانیان پێشکەشەکەین و هەر شاعرە و شعرێکی تایبەتی پڕچێژی خۆی بە بیسەران و شەیدایان و عاشقانی شعر و جوانی پێشکەشەکە لێرەوە ئەو مژدە بە بەڕێستانە دەین ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکە مەراسیمێکی پڕ لە شعر و جوانی و ئەوین و مۆسیقا ڕێخین بۆ بەڕێستان
هیوادارین هەمومان لەوێ کۆبینەوە و بە شاعیران و دۆستان و هاوڕیان بە یەکتری شادبینەوە ئەمە زۆر ماندوومان کردی بە خێر بین لە کەرکووکەوە هەتا ئێرە سەرڕۆحی ئێمە هاتی دەستەکان خۆشبێ خامەت ڕەنگی خۆشحاڵ بووم بەم دیدارە بەڕاستی جێگەی شانازیە کە ئەم جۆرە کەناڵانە ئەبینم کە شاعیران بەسەر ئەکەنەوە ئەدیبان بەسەر ئەکەنەوە هیوادارم کە حکومت لەمانەوە فێر بێت هەرەوەندا دەستەکانت خۆش بێ سپاسەکەین زۆر بێ خۆشەویستانم لە کۆتاییە دوای کۆتاییەکە گۆرانیەکی تایبەت بە کەرکووک پێشکەشەکەین بە شاعیری ئازیز و میوانی ئێمە و بە هەموو کەرکووک و خۆشەویستانی کەرکووکی ئازیزانم هەتا وەرزی نوێی بەرنامەی گوڵشانی شەعر بە ئێوەی خۆشەویست و ئازیز شادەبینەوە بە نیازی دیدار ئەی شارەکەم ئەی هەوێنی بیری ئازاد خۆ نەویستی ئەی شارەکەم ئەی هاواری خۆری هیوا بۆ سەربەستی ئەی شارەکەم کە منداڵ بوو فێرت کردم چۆنە یاری ئەی شارەکەم کە منداڵ بووم فێرت کردم چۆنە یاری فێرت کردم خۆشەویستی فێرت کردم خۆشەویستی نیشتیمان و وەفا